لە یادی 241 ساڵی دامەزراندنی شاری ڕۆشنبیری شاری سلێمانیدا هونەرمەند پەیوەنجاف نوێترین بەرهەمی خۆی بڵاو کردەوە کە دوێنێ بوو بە ناوی سلێمانی. ئەم بەرهەمەشی پێشکەش کرد بە سلێمانی و بێگومان بە هەوادارانی. میوانی ئێوارەی کورسان مەگەزینمان هونەرمەندی دەنگخۆش پەیوەنجاف بێت هەروەها لەگەڵ دەرهێنەری ئەو بەرهەمەی کە بڕیار فەتاحم ئێوارێ لە کورسان مەگەزینەوە بەسێک لە بەرهەمی سلێمانیەکەین. هەروەها لەگەڵەوەشە چەند قسەیەکی دیکە و شتێکی دیکەشەیە خۆتان بابینەری بەرنامەکە بن لە درێژی بەرنامەکەیە ئەزانن باس لە چیەکەم. کاک پەیوەند کاک بڕیار دامەزراندنی شاری سلێمانیتان پیرۆز بێت. زۆر سوپاستانەکەین کام ئێوارە لە کورسات مەگەزینەوە لەگەڵ ئێمە ئامادەن. زۆر سپاستانەکەین. ئێمەش پیرۆزباشی گەرمەکەین هەم لە ئێوە هەم لە شاری سلێمانی هەم لە دانیشتوانەکەی. زۆر سوپاس. ئەمەدەوارین هەمیشە لە خۆشی و شادی و تەندروستی یابن. زۆر سوپاس. لە سلێمانی پیرۆز بێت لە کورساتی ئەزیز هیوادارم بتوانین کاری جوانتر بۆ سلێمانی بکەین. زۆر سپاس. بێگومان لەوەی کە کاری زۆر جوانترەکەن و بەردەوامیش لە کارەکانی خۆتان. پێشەوەی دەست بە قسەکانمان بکەین بە هەر سەرەتا بەیەکەوە بینەری ڤیدیۆکلیپی سلێمانی بین لەگەڵ بینەرانە. بەڵێ فەرموو. کاک پەیوەند دەنگت خۆش بێ، کاک بڕیار دەستە خۆش بێ بۆ بەرهەمهێنانی ئەم ڤیدیۆکلیپە جوانە. ئەوەی کە زۆر جوانە دیمەنە جوانەکانی شاری سلێمانی لە ئێستا و لە ڕابردووە لە نێو ڤیدیۆکلیپەکەیان نیشان دراوە. بەرهەمێکی تەواو تێر و پڕ و تێر و تەسەل و حەزەکەی یانی چاوت ئەگرێ حەزەکەی دووبارە سێریکەی دۆچکە دیمەنە جوانەکانی شاری سلێمانیە. کاک پەیوەند جا بۆمان باسکەی بەرهەمی سلێمانی کەی دروست کراوە و چێ بەشدار بۆ لە دروستکردنی بەرهەمی سلێمانی تێکستەکە هیچەیە. ئەزانین کە کاک بڕیار کاری دەرهێنانی بۆ کردو ئەوانی تریشمان بە باسکەی. تاوانم گۆرانیە زۆر بە کتوپڕی ئامادەکرا. توانم بڵم لە ماوەی چەند سەعاتێکە ئامادەمان کرد. نە تێکستەکەیم لابوو نە ئاوازەکەی مەزانی هیچی بەڕاستی. تێکستی گۆرانەکە لەلایەن هاوڕێی خۆشەویستمانەوە مامۆستا سالار بازیان دەستخۆشی لێکم کە زۆر بە جوانی تێکستەکەی هۆنیوەتەوە. ئامادەکردنی مۆسیقا و دابەشکردنیشی لەلایەن کاکە زاناوە کە هەموو وەکو دەنگێکیشی تیا شعرەکە خوێنێتەوە هەر کاک زانا خۆیەتی. ماندوو بوو لەگەڵمانە دەستخۆشی لێکەین لە سۆدەکەی خۆی کارەکانمان ئەنجامدا. تەبەن ئامادەکردنی کلیپەکەش کاک بڕیار ئامادەی کردووە دەستی خۆش بێت. ئیتر ئەم بەرهەمە جوانی دروست کردو. تەمان هەڵبژاردننی شاری سلێمانی هەموو کوچە و کۆڵانەکانی هی کۆن و تازە هەمووی کاک بڕیار ئامادەی کردبوو. دەستی خۆش بێت. دەستان خۆش بێت. کاک بڕیار من ڕێک لە ئەو قسەیەوە دەستێکم کە کاک پەیوەند وتی شار و گەڕەکەکانی ناو شاری سلێمانی نیشان دراوە. بەشێک لە بەرهەمەکە کاک پەیوەندە، بەڵام بەشێکی دیکەی فۆتۆکانی شاری سلێمانیە. چۆن بوو تەواوی ڤیدیۆکلیپەکە بە فۆتۆ و بە ئەو ڤیدیۆ کۆنانە و یاخود ئەو ڤیدیۆیانی دیکە ڕۆشت و دیمەنی دیکەی نوێتان نیشان نایەوە، یانیەوەی کە خۆتان ڤیدیۆی بکەن؟ وەڵڵای ئێمە کارەکەمان زۆر پەلە بوو. ئەو بوو کاک پەیوەندە مۆزوعەکەی نازانین کاتە ستۆدیۆ. ئیتر کاک سالار کە پەیوەندی پێوە کردین کارەکەمان کرد کاتێکی زۆر کەممان لە بەردەسا بوو. هەندێک شتمان بە ئای دروست کردەوە و هەندێشتیش وامان کردو کە هەر جوانی سلێمانی پیشان بین ئەو کۆڵان و ئەوی کە بڵێن کاک پەیوەند مجموعە یادگاری هەیە لە کۆڵانەی کە باسەکری لە شێعر بە سوتفەش ینی شێعرەکە ڕێکەوت لەناو هەمیا بوو. بەڵێ سلێمانی خۆی جوانە، هەر چۆرەکاری لەگەڵا بکەی جوان دەرەچێت. بێگومانین لەوە. جا کاک پەیوەند کاک بڕیار شتێکی بۆ ناردوین جارە پێت ناڵم چییە؟ حەزەکەم بە هاوکارانمان نیشانمان بن بزانین شتەکە چێ و دواتر کە هاتینەوە جا گفتوگۆی لەسەرەکەین. بەڵێ باش. کاک پەیوەند یادگاریەکە هەیە لەگەڵ ئەم بەرهەمەیە کە کاک بڕیار بە دەست خۆش و بەسپاسەوە بۆی ناردوین بۆمان باسکە بزانین چ یادگاریەکەت هەیە؟ بەڵێ ئەم گۆرانیە تقریبا نزیکی 32 ساڵ لەو پێش وتومە. ئاوازەکەی خۆم دامنابووی لەگەڵ تیڤی مۆسیقای دەشتیە ئەو کاتە. تامان ئەم گۆرانیە شعرەکەی لەن هاوڕێی خۆشەویستم کاک عوسمان جاف
ئامادەکەوت یەک تێکستیشی تایە کۆپلەیەکی ئەویش لەلایەن هاوڕێی خۆشەویستم کاک نەورۆزی مانگر دەستخۆشیان لێ یەکەم حەزم کرد کۆپلەکەی دووبارە نەبێتەوە چکە خۆی وا نووسرا بوو حەزم کرد تۆزە گۆڕانکاری تیابێ ئامادەکردنی گۆرانەکەش ئەم گۆرانێت کە تازە کراوەتەوە تەبەن دابشکردنەکەی لەلایەن هاوڕێی خۆشەویستمان و کاک سەرباز جەمال هەرکی کێشان لە هۆڵەندا کاری کرد لەسەری و کۆمەڵە موزیسیەن کە هەموو لێژین لە هۆڵەندا ئەوان کاریان تیا کردووە کاک نەورۆزی تیپی نازیش ئەویش ماندوو بوو لەگەڵمانە دەستخۆشی لێ یەکەم کارەکەش زۆر بە کتوب پڕکرا تەبەن مۆسیقا و شتەکان ئامادەکردم نیشتە دەنگەکەم تۆمار کرد میکسمان کردو و تەنها ماستەرینی ماوە لێ لە هۆڵەندا ئامادەیەکەن وتر هەوڵەدە ئینشەڵا بۆ سەری ساڵ کلیپەکەشی بۆ ئامادە بکەیت تاوکاتە کەواتە پێویستی نەکرد پرسیار لە کاک بڕیارکەم ویستم بڵێم ڤیدیۆ کلیپ ئەتوانی لە خۆشی بەرەمێکی جوانە زۆر تۆزای بیرۆکەکەمان پێڵێ وەڵی من تا ئێستا لە دەوری وڵات ئیشم لەگەڵان نەکردووە ئاهەنگێکی خۆشیانەیە لە وڵاتی دوێ بۆمەنی سەری ساڵەوە هەموو کاک نەجمەدین و کاک حەمید ئیتر منیش بەرنامەکەمان ڕێخستۆ لەوێ وتمان لەوێ ڤیدیۆکی جوانی بۆکەین پلانێکی جوانمان بۆ دانەوە ئەو کاتە ئینشەڵا لە کورسات مەگەزینەوە نمایشەکرێن جا ئەڵێن پرۆمۆی بەرهەمێکی تازەت ئامادە کردەوە بۆ کاک پەیوەند ئەو تاوکو چەندێک ڕاستە بەڵێ گۆرانێکی مامۆستا مەسەری خالەقیە کاک پەیوەند ئەدایەکی جوانی تیا کردووە زۆر کوردیانەیە دەنگە خۆش بەدەست خۆشمان کلیپ کردووە ئامادەیەویش شڵار لە کورساتەوە بڵایەخینەوە بە خۆشحاڵی ئەمە لە کورسات مەگەزینەوە پیشانین و باسێکی تەواوی لێواکەینەوە ئەگەر دەرفەتیش ڕەخسا دووبارە بێنەوە بۆ کورسات مەگەزین بۆ ستودیۆکانمان بێکمان خۆشحاڵترە بین کاک پەیوەند چه هەستێکت هەبوو کاتێکە گۆرانی مامۆستا مەزهەری خالەقیت ئەوتەوە چه هەستێکی بە تۆ بەخشیوەکو هونەرمەند بەڵێ تەبەن بیرۆکەی و گۆرانی من هاوڕێی خۆشەویستم کاک موکریانی عازب چەلۆ ئەو کاری لەسەر کردبوو لەگەڵ کاک مەزەروانە قسەی کردبوو بۆ ئامادەکردنەوە گۆرانیە تەنها ملاحەزەیەکی بوو لەسەری کە دەستکاری تێکستی گۆرانەکە نەکرێت ینی واتە و شاری کە دانراوەکو خۆی بوترێ زیاتر تەرکیزی کردوە سەر ئەو خاڵە منیش هەوڵم ما کە ئەگەر جوانتری نەڵم لەوەی خۆی کە هەیە خراپتر نەبێت ینی هەوڵم جوانتر ئیشی تیا بکەم و ئادای بکەم سپاس بۆخوا توانیمان کارێکی زۆر جوانی بۆ بکەین لە ڕووی مۆسیقا و لە ڕووی وتنەوە هەموو قۆتی خۆم تیا بەکارهێنا کلیپەکەشی لە وڵاتی ئێران کردمان لە شاری کیش هەر کاک بڕیار خۆی ئامادەی کرد لەوێ حەزەکەم خۆشی لەسەری باس بکە گۆرانەکە ئامادەیە داماناو بۆ کاتێکی گونجا و ئینشەڵا بڵای بکەینەوە کەواتە بەم زوانە ئینشەڵا بڵای زۆر باشە بەدەر لە کاک پەیوەند بەرهەمەی کامە هونەرمەند لەلایەکە بەم زوانە بڵاو بێتەوە لە کورسات مەگەزینەوە بۆ یەکەم جارەوە ئێمە ڕایگەین سۆنیا خانم سەر ئامادەیە ناڵم ئامادەیە بۆ هەواڵەکان شتێکە بینێتە پێمەڵێ منیشتە لەبەی ئەومێ وەڵا بەرهەمێکی کاک عەزیزە لەگەڵ حەمید عوسمان بەرهەمێکی زۆر تایبەتمان بۆ کردووە ڤیدیۆ کلیپ شتەکەی تەواو بووە چاوەڕێن لە ئەندێکی نزیکە بڵاوی بکەینەوە گۆرانەکە شادە چەند بەرهەمێکی تریشمانێتەوە خۆتانە بوردەوە دەیزانن ینی شتی تازەمان هەیە گۆرانێکی ئینسانیمانەیە چەند هونەرمەندێک بەشدارن تیا کێلەوانن کاک پەیوەندی بەڕێزە شتا لەگەڵی شاباسم نەکردەوە بەس فرەکەمان هەمی داناوە چەند هونەرمەندێکی ئاوا بەرزی تایە کە بتوانن تەسی لەسەر کۆمەڵگا بکەن بۆ هەندێک کاری ئینسانیانی زۆر باشە دەستان خۆش بێت زۆر خۆشحاڵ بووینەم ئێوارەیە لە کورسات مەگەزینەوە لەگەڵ ئێمە بوون ئێمە هیچ شتێکمان نەماوە ئەگەر ڕوتێک کۆتایی خۆتان بڵام من ببوورە بە ئینجازە کاک پەیوەند دامی خۆکە تۆ بەرهەمێک دروستەکەی هاوکار دەبێ بێگومان ینی لە ئێستا شازروف تۆزێ باش نییە لەگەڵ سپۆنسەر و ئەوە ئێمە چەند کەسێکی کە هاوکارمان لە ئیشەکان بەڕاستی سپاسیان نەخین و کاک سەرکەوت شەریکی کۆستراڤڵ کاک بێسوونی حاجی ئەحمەد بە هاوکارم بۆ لە هەندێک ئیشە ئەگەر ئەمانە لە پشتی ئیشەکانەوە نەبن ئیشەکە ئەو بەرهەمە جوانانە ناکرێت ینی شتی زۆر جوانی هەیە لە ئیشەڵا لایندی نزیکە هەلا کورسا مەگەزینەوە ڕایشەوە ئێمە سپاسیانەکەن دەستیان خۆش بێ هەمیشە هاوکارمانن زۆر خەڵکمان هەیە کە مەسەلەن ڕۆحی هاوکاری و هونەریانتیایە دەستخۆشیان لێکەم و ئومێدوارم هەمیشە تەندروست باش بن وەکو باسی کرد کاک سەرکەوت و کاک بێستون و
چەند کەسانێکی تریش کە هەروکو بەڕێزیانوان. زۆر سپاس بۆ ئێوە کەم ئێوارەیە لەگەڵمان بوون دەستان خۆش بێت بێگومان کورساتی شماڵی هەمووانە هەر بەنامەتان هەبوو ئێمە لە ئێرە بە خۆشحاڵیەوە سپاسان دەکەین زۆر سپاس هەر بشین.